بیرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئیدانەی لەلایەن پارێزگای سلێمانیەوە. کۆتایی هاتنی شەپۆلی حوتمی هێرشەکانی ئەرتشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیم. پەرەسەندنی ناکۆکیەکانی ناوخۆی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و پەنجمین ڕۆژی مانگرتنی بەندکراوانی ڕاگیراو لە زیندانی قزل حەساری کەرەج. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئیدانەی لەلایەن پارێزگای سلێمانیەوە. بە پێی دوایین راپۆرتەکان لە ئەنجامی هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپی بنەماڵەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە سوورداش دوو ئەندامی ئەو حیزبە بریندار بوون. هاوکات لەگەڵ هێرشە موشکیەکانی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر پێگەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوچەی تاسوڵجەی سلێمانی لەلایەن ڕژیمەوە بە ئامانجگیراوە و ئاگرێکی گەورە لە ناوچەکە کەوتووەتەوە. لەم پەیوەندیانەدا پارێزگای سلێمانی لە ڕاگەیاندراوێکی فەرمیدا بە توندی ئیدانەی و هێرشانەی بۆ سەر شاری سلێمانی و هەرێمی کوردستان کردو و دووپاتی کردەوە کە هەرێمی کوردستان و حکوومەتی خوجەی سلێمانی بێلایەن و بەشێک نین لەو شەڕەی کە بەرۆکی ناوچەکەی گرتووە. کۆتایی هاتنی شەپۆلی حوتمینی هێرشەکانی ئەرتشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیم. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە هێزەکانیان کۆتاییان بە حوتمین شەوی بەردەوامی هێرشەکانیان بۆ سەر ئامانجە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ئێران هێناوە. بە پێی بەیاننامەی سێنتکۆم لە ئۆپراسیۆنێکدا کە فڕۆکەی جەنگی درۆن و کەشتیە جەنگیەکانیاندا تێدا بەکارهاتووە، بنکەکانی چاودێری، ژێرخانە لۆجستیکی سەربازیەکان، کۆگانی هێنیەکانی چەک و تواناکانی دەریایی کراونەتە ئامانج. سێنتکۆم جەختی لەسەرەوە کردوێتەوە کە بە فەرمانی سەرۆکی ئەمریکا گەماروی دەریایی کەشتی بەسەر لەنگەرەکانی ئێراندا بەردەوام دەبێت و زیاتر لە 50,000 سەربازی ئەمریکایی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوپەڕی ئامادەباشی تەواون و تەواوەتی لە جەنگیدان. ئەم حوتمین شەپۆلی هێرشەکاندا بەندەر عەباس، دوورگەی قشم، دوورگەی لارک، دوورگەی هۆرمۆز، سیرک، جاسک، چغادەک، بوشێر، لار، یەز، ئاهواز، ئومیدیە و خوڕەماوە کراونەتە ئامانج و زیانێکی زۆر بە ژێرخانەکانی ڕژیم کەوتووە. پەرەسەندنی ناکۆکیەکانی ناوخۆی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژنامەی وێڵ ستریت جۆرنال لە راپۆرتێکدا کە ئەمڕۆ نوێکراوەتەوە ئاشکرای کرد کە ناکۆکیەکانی قوڵ لە نێوان ناوەندەکانی دەسەڵات لە کۆماری ئیسلامیدا سەبارەت بە چوونیەتی درێژەدان بە ململانێ سەربازیەکان لەگەڵ ئەمریکا سەری هەڵداوە. بە پێی راپۆرتەکە باڵێکی ناو دەسەڵات بە تایبەتی فەرماندەیەکی سوپای تیرۆریستی پاسداران و کەسایەتیە توندڕەوەکان دوای چڕکردنەوەی هێرشەکان و پاراستنی کنترۆڵی کۆماری ئیسلامی بەسەر هاتووچی کەشتیەکان لە گەروی هۆرمۆز دەکەن. ئەم باڵا کنترۆڵکردنی ئەو ڕێڕەوە ئاویە ستراتیژیە بە گرنگترین لە ئیمتیازە ئابوووریەکان و کەمکردنەوەی سزاکان دەزانن. لە بەرامبەردا گروپێکی دیکە لە بەرپرسانی کۆماری ئیسلامی سەبارەت بە دەرەنجامەکانی بەردەوامی جەنگی ئیسلامی هوشدار دەدەن. ئەوان نیگەرانن لەوەی کە فراوانبوونی هێرشەکانی ئەمریکا، داخرانی ڕێڕەوە بازرگانیەکان و زیادبوونی گوشارە ئابوووریەکان و دۆخی ناوخۆی وڵات بەرەو قەیرانێکی گەورەتر و قۆناغێکی مەترسیدار ببات. ئەم ناکۆکیانە لە کاتێکدا پەرەیانسەن کە ئەرتشی ئەمریکا هێرشەکانی بۆ سەر ڕێڕەوە لۆجستیکیەکان و دامەزراوە سەربازیەکانی دەوروبەری بەندەر عەباس و گەروی هۆرمۆز فراوانتر کردوێتەوە و جێبەجێکردنی گەماروی دەریایی بۆ سەر کەشتیەکان کە پەیوەندیە بە بەندەرەکانی کۆماری ئیسلامیەوە هەیە دەستی پێکردووە. لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەیانی ڕۆژی چوارشەممە 24 پوشپەڕ لە بەردەوامی پێشیلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران و شەپۆلی جێبەجێکردنی سزاکانی مەرگ حەوت بەندکراو لە زیندانەکانی شوشتەر،
خوڕەماوە، ساری و ئەلی گودەرز لە سێدارەدران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، حکمی لە سێدارەدانی گەنجێکی تەمەن 28 ساڵ بە ناوی ئەمین خدر میرقایت کە هاوڵاتیەکی لوڕە لە زیندانی ناوەندی شوشتر جێبەجێکرا. ئەم بەندکراوە 4 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و سزای سێداری بەسەردا سەپا بوو. هاوکار لە زیندانی خوڕەماوە دوو بەندکراوی دیکە بە ناوەکانی مەهدی شەهرسیوەند و عەلیڕەزا بارانی کە نزیکەی 2 ساڵ لەمەوبەر لە دۆسیەکی هاوبەشدا بە تۆمەتی پەیوەندیدا بە ماددە هۆشبەرەکان دەست بەسەرکرابوون لە سێدارەدران. لە هەمان ڕۆژدا سێ بەندکراوی دیکە بە ناوەکانی فێرزەو مەعماری، شاهین سەدر و سەعید ئارمەند بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە زیندانی ساری لە سێدارەدران. هەروەها لە زیندانی ئەلی گودەرز گەنجێکی تەمەن 27 ساڵ بە ناوی کەریم میرزایی کە 5 ساڵ لەمەوبەر لە کاتی تێکەڵچوونێکدا بە تۆمەتی کوشتن دەست بەسەرکرابوو لە سێدارەدرا. پەنجمین ڕۆژی مانگرتنی بەندکراوانی ڕاگیراو لە زیندانی قەسەلحەساری کەرەج. ڕۆژی هەینی 26 پوشپەر بەندکراوانی بەندی دوی زیندانی قەزەلحەساری کەرەج بۆ پەنجمین ڕۆژی بەردەوام درێژیان بە مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتیدا و جارێکی دیکە ئامادە نەبوون گیرەی خۆراکی زیندان وەربگرن. بەپێی راپۆرتەکان ئەم مانگرتن و کۆبوونەوە ناڕەزایەتیە لە ڕۆژی دووشەممە 22 پوشپەرەوە دژ بە گواستنەوەی 6 بەندکراوی تایبەت بە دۆسیەی ماددە هۆشبەرەکان بۆ ژووری تاکە کەسی بە مەبەستنی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانیان دەستی پێکرد. بەندکراوانی ناڕازی بە کۆبوونەوە لە ساڵۆنی بەندینخانەکە و بەرزکردنەوەی دروشم و نووسینی نەخێر بۆ لە سێدارەدان دژایەتی توندی خۆیان دژ بە جێبەجێکردنی سزای مەرگ ڕاگەیاند و داوای ڕاگرتنی ئەو سزایانە دەکەن. بە ئامانجگرتنی وێستگەکانی کارەبا و ئاوی کوێیت لەلایەن سوپای پاسدارانەوە. وەزارەتی کارەبا و ئاوی کوێیت ڕایگەیاند کە بەیانی ئەمڕۆ لە ئەنجامی هێرشێکی نوێی کۆماری ئیسلامی ئاگرێکی گەورە لە وێستگەیەکی بەرهەمهێنانی کارەبا و دامەزراوەیەکی ئاوپاکردنەوەی ئەو وڵاتە کەوتوێتەوە. بەپێی ڕاگەیاندراوە فەرمیەکە تیمەکانی ئاگرکوژێنەوە توانیویانە ئاگرەکە کنترۆڵ بکەن و لە ئێستاشدا تیمە تەکنیکیەکان سەرقاڵی هەڵسەنگاندنی قەباری زیانەکان و هەوڵ دەدەن دامەزراوەکە چاک بکەنەوە بە یەکجاری بگەڕێنەوە بۆ دۆخی ئاسایی کارکردنی خۆی. لە لایەکی دیکەوە ستادی گشتی ئەرتشی کوێیت ڕایگەیاند کە سیستمەکانی بەرگری ئاسمانی وڵاتەکەیان سەرقاڵی بەرپرسدانەوەی هێرشی موشەکی و درۆنیەکانن. ئەرتشی کوێیت ڕوونیشی کردەوە کە دەنگی ئەو تەقینەوانەی دەبیسترێن بەهۆی تێکشکاندنی ئەو ئامانجە دوژمنکارانیە لەلایەن ئاسماندا و لە هەمان کاتدا داوای لە هاوڵاتیان کرد کە ڕێنمایی ئەمنی و سەلامەتیەکان لەلایەن پەیوەندیدارەکان جێبەجێ بکەن. هۆشداری توندی پاکستان سەبارەت بە درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر سعودیە. بەپێی راپۆرتەکان پاش هێرشە موشەکیەکانی ئەم دوایانەی کۆماری ئیسلامی و حوسیەکانی هاوپەیمانی بۆ سەرخاکی عەرەبستانی سعودیە، حکوومەتی پاکستان هوشدارێکی توندی ئاراستەی تاران کردووە. ئاژانسی هەواڵی ڕوتێز لە ڕزاری بەرپرسێکی باڵای پاکستانەوە کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت ڕایگەیاند ئیسلاماباد لە بەرزترین ئاستی سیاسی و سەربازیدا پەیامێکی گرنگی گەیاندە تاران کە تێیدا هاتووە هەر جۆرە هێرشێک بۆ سەر عەرەبستانی سعودیە لە ڕوانگەی پاکستانەوە وەک هێرش بۆ سەر خودی پاکستان هەژمار دەکرێت. ناوبراو جەختی لەسەر جەختی کردەوە کە پاراستنی ئاسایشی سعودیە هێڵی سووری وڵاتەکەیانە. ڕەتکردنەوەی ئیدعای سوپای پاسداران سەبارەت بە ئامانجگرتنی بنکەی سەربازی تەنفی سووریا. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕۆژی هەینی بە توندی ئەو دەنگ و بانگەشانەی ڕەتکردەوە کە باز لە هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە سەربازی تەنف لە باشووری ڕۆژهەڵاتی سووریە دەکەن. سنتکۆم لە بەیاننامەیەکدا لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس جەختی کردەوە کە ئەو بانگەشانەی باز لە کوژران یان ڕفاندنی سەربازانی ئەمریکی دەکەن لەو ناوچەیە بە تەواوەتی دوورن لە ڕاستی و لەم ڕۆژانەی دواییدا هیچ ڕووداوێکی لەم شێوەیە تۆمار نەکراوە. ئەم ڕەتکردنەوەی ئەمریکا پاش ئەوە دێت کە هێزی قودسی سوپای تیرۆریستی پاسداران بانگەشەی ئەوەی کردبوو کە ناوەندی فەرماندەی ئۆپراسیۆنە تایبەتەکانی ئەمریکایی لە تەنفی کردووەتە ئامانج و گوایە سیستمێکی ڕاداری و چەندین کۆپتەری تێکشواندووە و ژمارەیەک سەربازی ئەمریکاییشیان کوشتووە. دوایین هەواڵ گواستنەوەی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لە ئەوروپاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست.
ڕۆژنامەی وێڵ ستریت جۆرناڵ بڵاوی کردەوە کە ئەمریکا دەستی بە گواستنەوەی بەشێک لە فڕۆکە جەنگیەکان لە ئوروپا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. ئەم هەنگاوە کە لەسەر بنەمای داتەکانی بەدواداچوونی گەشتە ئاسمانیەکان و زانیاریە کەسێکی ئاگادار لە بابەتەکە ئاشکرا بووە لە کاتێکدا کە حکوومەتی ئەمریکا لە دژی کۆماری ئیسلامی سەرقاڵی تاوتۆکردنی ئەگەری فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکانیەتی. ڕۆژنامەکە هەروەها بە پشتبەستن بە لێدوانی بەرپرسانی ئەمریکی ئاماژەی بەوە کرد کە دۆناڵد ترامپ لە چەند ڕۆژی ڕابردوودا بە مەبەستی زیادکردنی کوشارەکان بۆ سەرتاران مەیلی خۆی بۆ فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکان نیشانداوە. بینەرانی عزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەربن.